وەکو بەرپرسی ئەنجومەنیەتی خوشکان پرۆژەی شکۆی ئافرەتمان ڕاگەیاند لە مانجی ڕەمەزانی پیرۆز. پرۆژەکە بە سەرکەوتووی ئەنجامدرا. 500 خوشکی بەڕێز بەشداریان کرد و 300 خوشکی بەڕێز پلەی یەکەمیان بەدەست هینا. سوپاس بۆ خودای گەورە. پرۆژەی شکۆی ئافرەت خۆی لە 23 فەرموودەی پیرۆز گرت بوو و 23 خەڵاتی شایستەش بوو. لەبەر ئەوەی کە ڕێژەی پلەی یەکەمەکانمان زۆر بوو ناچار بووین خەڵاتەکانیش زیاد بکەین. خەڵاتەکانمان کردە 31 خەڵاتی شایستە. لە داهاتوش ئینشاءالله پرۆژەی زیاتر و باشتر و چاکتریشمان دەبی ئینشاءالله و سەرکەوتنێکی باشتریش بەدەست بەباتەقای برایان زیاتر بەشدار دەبن لە پرۆژەکان. دەستان خۆش بێ خوای گەورە ئەجر لەبۆ بەخێوکردنی ماڵ و منداڵتان دەیدەن کە بەشداریش دەبن لە وەکو بەشداریبێک زۆر خۆشحاڵ بووم کە بەشداریم کرد لە پرۆژەی لەو جۆرە کە ئێستا پرۆژانە زۆر بووە و هەوڵشمدا لە هەموو پرۆژەکان بەشداری بکەم. ئەوانی کێک بوو لەو پرۆژانە کە بەشداریم کردو بە خۆشحاڵی و دیاریشم بۆ دەرچوو کە 23 فەرموودەی پێغەمبەر بام صلی الله علیه وسلم زۆر گرینگە ئێمەی خوشکان یعنی لەو جۆرە پرۆژانە بەشداری بکەین. چکە ئەو 23 پرۆژە کە بەشداریم تێدا کرد لەسەر ژیان لەسەر ئافرەتان بوو، شکۆی ئافرەت. یعنی ئەو فەرموودانە زۆر گرنگ بوو بە ئێمە کە ئەوانم خوێندەوە 23 فەرموودە تێگەشتم کە ئافرەت چەند گەورەی لە ئاینی ئیسلام. زۆر دڵم خۆشە پێی یەک لە خەڵاتەکانیشم لۆ دەرچووە ئەوە دڵم خۆشتر بووە. ئینشاءالله بەردەوام دەبین. زۆریش باشە لە بۆ ما ینی بەڕاستی ئەمن لەوەتی بەشدارم زۆر دڵم پێ خۆشە. هیوادارم هەموو خوشکەکان لە مارێ ینی خاستەن ئاوی نانیز دەوامەک نیشتێک نییە هەم خۆتان کاتە چیش کاتەکان پڕ دەکەیەوە هەم فێریش دین دەبی هەم یعنی بەڕاستی هەم فێری ژیان دەبی فێری هەڵس و کەوت دەبی ینی ئەمن زۆر استفادەم کرد الحەمدولله لەخوای بەزیاد بوو. فێربوونەکی چاوکراوان نەبوویان لە بۆ حیجاب لە بۆ هەڵس و کەوتی خێزانی ناو ماڵ و منداڵمان لەگەر مێردمان لەگەر دەوروبەرمان الحەمدولله زۆر باش. هەمووشی بە کۆمپیوتەر دەستا یعنی فرشتة عبد الستار عبد الرزاق